سلااوتان لێ بێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کوژرانی گەنجێکی خەڵکی سنا بە تەقەی هێزەکانی ڕژیم، دەست بەسەرکردنی 12 هاوڵاتی لە چەند شاری کوردستان، هێرشی هێزە لەباس شەخسیەکانی ڕژیم بۆ سەر کافەتریای وریا غەفوری، ناڕوونی چارەنووسی 4 هاوڵاتی دەست بەسەرکراو لە زیندانەکانی ڕژیم، سووتانی بەردەوامی دارستانەکان لە جوانڕۆ سەلاسی باوەجانی، بەیانیەی کۆمەڵێک لە زیندانیانی سیاسی بۆ ئازادکردنی بەندکراوانی ئێڤین و گیان لە دەستانی 50 کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤی. کوژرانی گەنجێکی خەڵکی شاری سنا بە تەقەی هێزەکانی ڕژیم. شەوی پێنجشەمە 5 پوشپەر گەنجێکی خەڵکی شارۆچکەی دووشانی سەر بە شاری سنا بە ناوی ئازاد ڕەعنایی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە بازگەی پشکنینی سێڕەیانی مەریوان گیانی لەدەستا. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، ئازاد ڕەعنایی با مۆتۆرەکەی بەرەو سێڕەیانی مەریوان چووە، بەڵام بەبێ ئاگادارکردنەوە لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی دراوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا گیانی بەخت کردووە. شانی باسە کە بەدوای ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل لە ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی کەش و هەوای ترس و دڵەڕاوکەی بەسەر شارەکانی کوردستاندا سەپاندووە و لەو ڕێگەیەوە دەیەوێت تۆڵەی شکستەکانی لە خەڵکی مەدەنی بکاتەوە. دەست بەسەرکردنی 12 هاوڵاتی لە چەند شاری کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا 12 هاوڵاتی لە شارەکانی نەغەدە، سنا، مەهاباد، سەقز، بۆکان و مەریوان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێ راپۆرتەکان 6 هاوڵاتی خەڵکی نەغەدە بە ناوەکانی سامان سەید مەحمودیان، سامان کاکامەمی، ئەمین باشووکی، ڕەحمان خەڵخاڵی، فەرهاد کانەداو و کاوە قادری لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە ڕفێندراون. لە شاری سنا چالاکێکی مەدەنی دانیشتووی حەسەناوە بە ناوی جەلال خۆدامورادی و لە شاری مەهاباد 2 شارۆمەند بە ناوەکانی ناسر ئیلیاسی و ڕێبوار مستەفازادە، لە سەقز ئومید عەبدیخا، لە بۆکان ئەیوب خەسرۆزادە، لە مەریوان هێمن ڕەنجبەر لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانیان لەبەردەستانیە. هێرشی هێزە لەباس شەخسیەکانی ڕژیم بۆ سەر کافەتریای وریا غەفوری. ڕۆژی پێنجشەمە 5 پوشپەر هێزە لەباس شەخسیەکانی تاران هێرشیان کرد سەر کافەتریای وریا غەفوری و کرێکاران و خەڵکی نێو ئەو کافەیاندا بەر لێدان. وریا غەفوری لە پەیجی تایبەتی خۆیدا ڕایگەیاند کاتژمێر 9:28 خۆلێکی بەیانی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کرد سەر کرێکاران و مشتریەکانی نێو کافە و وێڕای بێڕێزیکردن چەند کەسیان ئەشکەنجە و ئازار داوە. بەوتەی وریا غەفوری سەبارەت بەو هەڵس و کەوتە نایاساییە سکاڵا لە دژی تاوانباران تۆمار دەکات و هیوادارە لەو بارودۆخە هەستیارەی وڵاتدا چیتر هەڵس و کەوتی لەو جۆرە دووپات نەبێتەوە. ناڕوونی چارەنووسی 4 هاوڵاتی دەست بەسەرکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوو 4 هاوڵاتی خەڵکی شارەکانی سەقز، مەهاباد و بۆکان بە ناوەکانی میلاد و هادی ڕەحیمی، ڕەحمان مام ئیسماعیل و کەریم قادرپور لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و شارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بە پێزانیاریەکان ماوەی 9 ڕۆژە کەریم قادرپور باوکی دادخوازی ئاوات قادرپور لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری بۆکان دەست بەسەر کراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. هەروەها ڕۆژانی 29 و 30 جۆزەردان 2 برای خەڵکی سەقز بە ناوەکانی میلاد و هادی ڕەحیمی و هەروەها هاوڵاتیەکی خەڵکی مەهاباد بە ناوی ڕەحمان مام ئیسماعیل لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە ڕەفێندراون و بە دوواداچوونی بنەماڵەکانیان تا بە ئەمڕۆ بێ ئاکام ماوەتەوە. سووتانی بەردەوامی دارستانەکان لە جوانڕۆ و سەلاسی باوەجانی. ماوەی 4 ڕۆژە دارستانەکانی سەلاسی باوەجانی و جوانڕۆ لە ئاگردا دەسووتێن و هێشتا کۆنترۆڵ نەکراوە. لە کاتی دامرکانەوەی ئەو ئاگرەدا 6 ژینگە پارێز بریندەر بوون کە یەکێکیان خەڵکی مەهابادە. بە وتەی چالاکانی مەدەنی بەهۆی شاخاویبوونی ناوچەکە و نەبوونی ئیمکاناتی پێویست بۆ کۆنترۆڵکردنی ئاگرەکە نەیانتوانیوە ئاگرەکە بکوژێنەوە و داوای یارمەتی لە خەڵکی مەدەنی و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن. ڕۆژی ڕابردوو 6 ژینگە پارێز لە کاتی دامرگانەوەی ئاگرەکە بریندار و
ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بەیانیەی کۆمەڵێک لە زیندانیانی سیاسی بۆ ئازادکردنی بەندکراوانی ئێڤین. کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی پێش و دوای شۆڕشی 57 لە بەیاننامەیەکدا وێڕای ئاماژەدان بە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین خوازیاری ئازادی بەندکراوانی سیاسی و پاراستنی گیانی هەموو بەندکراوان بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا گیان لەدەستانی دەیان کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین بە تۆندی مەحکوم کراوە و ڕاگەیەندراوە پاش هێرشەکەی ئیسرائیل و گوشاری بنەماڵەکان کۆمەڵگا و نیگەرانی گشتی سەبارەت بە دۆخی تەندروستی بەندکراوان نظامی دژە مرۆڤایەتی ویلایەتی فەقیه لە جیاتی ئازادکردنی بەندکراوان و پێدانی مەرەخەسی بە زیندانیان پلانی لە مێژینەی خۆی بۆ داخستنی بەندیخانەی ئێڤین و دابشکردنی بەندکراوان بەسەر زیندانەکانی دیکە جێبەجێ کردووە. زیندانی ئێڤین بەڵگەیەکی مێژوویە لە چەندەیەی سەرکوت و پێشێرکردنی مافی مرۆڤ و ڕژیمی سەرکوتگەر دەیەوێت لە ڕێگەی داخستنی ئەو زیندانەوە سەرپۆش بەسەر جنایەتەکانیدا بنێت. گیان لە دەستانی 50 کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین. ڕۆژی هەینی 6 پوشپەر ناسناوی هاوژینی بەندکراوێکی سیاسی دیکە و منداڵەکەی کە لە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین گیانیان لەدەستا بوو ئاشکرا کراوە و بەو شێوەیە ڕێژەی گیان بەختکردووان بۆ 50 کەس بەرز بووەتەوە. بەپێی زانیاریەکان کاتی هێرشی موشەکی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین لەیلا جەعفەرزادە هاوژینی بەندکراوی سیاسی بە ناوی مێهرداد هاوڕێ لەگەڵ منداڵەکەی سەردانی بەندیخانەیان کردووە، بەڵام بەهۆی داڕمانی سەقفی زیندان بەسەریاندا گیانیان لەدەستاوە. پێشتریش تاهرە پژوهێش چالاکی مافی منداڵان ڕایگەاند بوو کە پوشزاوێکی بە ناوی زەهرا عیبادەت و منداڵە 5 ساڵانەکەی هاوڕێ لەگەڵ پارێزەرەکەی بە پاشناوی ڕەنجبەر لە کاتی هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین گیانیان بەخت کردووە. بە وتەی چالاکانی مەدەنی تەرمی بەشێک لە کوژراوەکان لەژێر داروپەردوودا ماوەتەوە و بنەماڵەی قوربانیان لە بەردەم زیندانی ئێڤین خێوەتیان هەڵداوە. شانی باسەکە ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی ڕایگەاندووە کە زانایەکی دیکەی ئەتۆمی بە ناوی سولەیمان سولەیمانی لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژراوە. دەست بەسەرکردن و ناڕوونی چارەنووسی دوو چالاکی مەدەنی لە تەران و دێهدەشت. لە ڕۆژانی ڕابردوودا دوو چالاکی مەدەنی خەڵکی شارەکانی تەران و دێهدەشت بە ناوەکانی دنیا حوسێنی ئەمیر حوسێن موحسێنی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی زانیاریەکان 12 ڕۆژ لەمەوبەر دنیا حوسێنی چالاکی مەدەنی خەڵکی تەران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزراوە. پاش هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە و هیچ پەیوەندیەکی تەلەفۆنی بە بنەماڵەکەیەوە نەگرتووە. هەروەها 4 ڕۆژ لەمەوبەر چالاکێکی مەدەنی خەڵکی دێهدەشت بە ناوی ئەمیر حوسێن موحسێنی بۆ جاری دووهەم لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و بۆ زیندان گوازراوەتەوە. کوژرانی گەنجێکی عەرەبی خەڵکی ئابادان لەلایەن هێزەکانی ڕەژیم. شەوی چوارشەممە 4 پوشپەر گەنجێکی عەرەبی خەڵکی ئابادان بە ناوی ڕەزا حەمداوی تەمەن 21 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی بەسیج گیانی بەخت کرد. بە دوای ئەو جنایەتەدا هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسداران بە بنەماڵەی ڕەزایان وتووە کە لە ئۆتۆمبیلی ڕۆڵەکەیان درۆن و تەقەمەنییان دۆزیوەتەوە لە حاڵێکدا کە سوکاری قوربانی هەموو ئۆتۆمەتەیان ڕەت کردوێتەوە. چالاکانی مەدەنی عەرەب هۆشداریان بە حکوومەتدا و ڕایان گەیاندووە کە هەوڵەکانی ڕەژیم بۆ سەرکوتی خەڵک بە بیانووی هاوکاری لەگەڵ ئیسرائیل بە لاڕێدابردنی بیرروڕای گشتیە و لە ئاز ئەو زوڵم و زۆرە بێدەنگ نابێت. پشتڕاستکردنەوەی حکمی 10 ساڵ زیندانی عەباس دەریز لە دیوانی باڵای وڵات. فریشتە تابانیان پارێزەری عەباس دەریز ڕایگەیاند حکمی 10 ساڵ زیندانی ئەو بەندکراوە سیاسیە بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە دیوانی باڵای وڵات پشتڕاستکراوەتەوە. فریشتە تابانیان لە پەیجی تایبەتی خۆی داوتی حکمی 10 ساڵ زیندانی عەباس دەریز بۆ لەقی ئیجرای ئەحکام نێردراوە، بەڵام داوای پێداچوونەوە بە حکمی محاربە و سزای سێدارەی ئەو بەندکراوە هێشتا لەژێر بەڕەسیدایە و وەڵامەکەی وەرنەگرتووە. شانی باسە کە عەباس دەریز لە دەست بەسەرکراوانی شۆڕشی خەزەڵوەری 98 لە بەندەر ماهشەر کە بە تۆمەتی محاربە و کوشتنی بە ئەنقەستی مەئمورێکی ڕژیم زیندانی کراوە.
لە سێدارەدانی 4 بەندکرا و لە زیندانەکانی نەهاوەند و مەشهەد. لا ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەدامی 4 بەندکرا و لەوانە 3 شارۆمەندی ئەفغانستانی بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەست لە زیندانەکانی مەشهەد و نەهاوەند جێبەجێکراوە. بەیانی سێشەممە 27 جۆزەردان بەندکراوێک بە ناوی عەلی موراد نیازی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانی نەهاوەند ئیعدام کرا. هەروەها بەیانی ڕۆژی چوارشەممە 4 پوشبەر حکمی ئیعدامی 3 بەندکراوی ئەفغانستانی کە ناسناوی 2 کەسیان بریتیە لە پاشا و ئەحمەد بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی مەشهەد جێبەجێکراوە. هێرشی ئیسرائیل بۆ سەربنکەکانی حەزبۆڵڵا لە لۆبنان. ڕۆژی هەینی 6 پوشبەر ئەرتشی ئیسرائیل بۆ جارێکی دیکە ئاگربەستی لەگەڵ حەزبۆڵڵای لۆبنان پێشێل کرد و 20 جار هێرشی کرد سەربنکەکانی ئەو گروپە و 14 کەس بریندار بوون. بەپێی راپۆرتەکان فڕۆکەکانی ئیسرائیل 20 جار بەرزاییەکانی نەبەتیایان بە چڕی بردومان کرد و لە ئەنجامی ئەو هێرشانەدا 14 کەس بریندار بوون. هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لۆبنان لە حاڵێکدایە کە کۆمەڵکوژیەکانی ئیسرائیل لە غەزە درێژەی هەیە و لە ڕۆژانی ڕابردوودا دەیان فلستینی لە بردومانەکانی کەرتی غەزە گیانیان بەخت کردووە. و هۆشداری ڕێکخراوی موساد بە خەڵکی ئێران. ڕێکخراوی موسادی ئیسرائیل لە پەیامێکدا بە زمانی فارسی هۆشداریدایە هاوڵاتیان ئێرانی کە لە کارمەندان بنکە و کەرەستەی سەربازی سپای پاسداران بە مەبەستی پاراستنی سەلامەتی خۆیان دوور بکەونەوە. لەو بەیاننامەیەدا کە لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس بڵاو کراوەتەوە موساد جەختی لەوە کردوێتەوە کە ئامانجی هێرشەکانی ئیسرائیل ڕژیمی کۆماری ئیسلامی و ژێرخانەکانی سەربازی ئەو وڵاتەیە نەک خەڵکی ئێران. هەروەها موساد لە ئەگەری ڕوودانی شەڕێکی سەربازی بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی سەر خەڵک کۆمەڵێک ڕێنمایی بڵاو کردوێتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانی ڕۆژی شەممەتان پێشکەشکرا. هەر شاد و بەختەوەر بشین.